ناوچەکانمان چوون، خانووەکانمان ڕوخان. کەسم نییە پیاوەکەم کوژرا، کۆمەڵی منداڵی بێباوکم لەسەر ملا. نەموچەیەکم هەیە نە هیچی دیکەش. ئێستاش مامەڵەم هەیە، هەموو جارە دەچم مانگێک بۆ 2 مانگ تا 3 مانگ دوای دەخەن. ئەو خواردنەی کەوەری دەگرین دەیفرۆشم و مەسروفیان پێ دەکەم و مامەڵەکەی پێبەڕێ دەکەم. پیاوەکە چۆن کوژرا؟ وەڵا هاوەنی بەسەرا کەوتە خوارەوە لە مووسڵ لە دیوی ئەوبەر. بەڵێ لە ڕووی سوتەمەنیشەوە نیمانە دەستمان ناکەوێ. بژێوی ژیان لێرە چۆنە؟ بەڕێی دەکەین لەم خێوەتگەیەدا ئێستا لێرە دەربچین، من و منداڵەکانم لە برسانە دەمرین. من کێشەم نییە دەگەڕێمەوە، بەڵام دەمەوێت مەسروفی مناڵەکانم بکرێت. من ژنم نە موچەم هەیە نە هیچ، بە پشتیوانی خوای گەورە و ئەو خۆراکەی کەوەری دەگرین دەژین. ئەگەر مەسروفی مناڵەکانم نەکەم دۆخیان خراپە. من خۆشم تا ئێستا 4 جار جەڵتە لێی داوم. يلا تسووا مالت الطبة داتای ڕێکخراوی یونوسێفی سەربانەتەوە یەکگرتووەکان. ئاماژە بۆ دەدات کە 5 ملیۆن منداڵی بێباوک لە عێراقدا هەیە. ئەو ڕێژەیە لە 105 منداڵانی بێباوک پێک دەهێنێ لە سەرانسەری جیهاندا. چوار ملیۆن و 500 هەزار منداڵ ماڵباتەکانیان لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. مافی منداڵ پێشەر کراوە. دۆخی منداڵان داڕخەوە لە عێراق. جا منداڵانی بێباوک بن یا ئەو منداڵانەی کە پێویستیان بە چاودێریان. دەستوریش زەخت لەسەر ئەوە دەکاتەوە، بەڵام دەستور تەنها مەرەکەبی سەرکاغەزە. منداڵان هیچ مافێکانیە لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنە نێودەوڵەتیانەی کە عێراق واژووی لەسەر کرد سەبارەت بە پاراستنی مافی منداڵان. من جەختی لەسەر دەکەمەوە وەکو سەرۆکی لێژنەی مافی مرۆڤ. مافی منداڵ لە عێراقدا نییە. ئەمە بابەتێک نییە تەنها لە ڕووی مادیەوە چارەسەر بکرێت. ئەمە بابەتێک نییە تەنها لە ڕووی دەرونیەوە چارەسەر بکرێت. ئەمانە هەمووی پێکەوە گرێدراون. ئەمە دروستکردنی ژیانێکی باشترە لە هەموو ڕوویەکەوە ئەبێ ئیشی لێسەر بکرێت. کۆمەڵی وەزارەتی پەیوەنددار هەنە لە حکوومەتی عێراقدا، لە حکوومەتی هەرێمی کوردستاندا، بە تایبەتی حکوومەتی عێراق، چونکە ژمارە زۆرەکە لە شارەکانی عێراقدایە بەڕاستی. ئەبێ ئیشی جددی و هەملایانەی لەسەر بکرێتن. چاودێری دۆخی مافی منداڵانمان کرد لە عێراق. زۆربیان جیرۆدان بەدەست کێشەی نەبوونی کەسی لێپرسرا و سەرپەرشتەوە. بەشێکی دیکەشیان ئامرازە مرۆیەکانیان لە بەردەستدانیە بۆ پاراستنی مافەکانیان، وەکو پەروەردە و بیمەی کۆمەڵایەتی و بەرزکردنەوەی یاسی بژێویان، هەروەها نەبوونی قوتابخانە و کێشەی تەندروستی و چەندین کێشەی دیکە. کەمپی حەسەن شامە لە سنووری پارێزگای مووسڵ. ئالا حوسێن 6 ساڵە لەنێو ئەم کەمپەدا دەژێت.
دایکی 5 منداڵە. هاوژینەکەی لە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بەرهێرشی فڕۆکە جەنگیەکان کەوت و ژیانی لەدەستدا. کێشەی گەورەی ئاڵا ئەوەیە کە منداڵەکانی بێناسنامەن و ناتوانن بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. نە ناسنامە نە هیچ پێم وە بێ دوا ڕۆژیان نابێ. من هیوادارم بخوێن، بەڵام نە ناسنامەیان هەیە نە هیچ. گەورە دەبن ئەڵێن بۆچی نەمان خوێندووە. چیان پێ بڵێم حکوومەت ناسنامی بۆ دەرنەکردن؟ بۆچی لەبەر چ هۆکارێک؟ دۆخمان زۆر خراپە، منداڵەکان لێرە لە سەرما دەمرن، کەس گویان پێنادات. هەر کەسێک گوێی لێمانە دەمەوێت کە ئاوڕمان لێ بداتەوە. هەلی کارمان دەوێت. ئێستا ئێمە ژنین، پیاوان بەهێزن، بەڵام چی بکەین؟ هیچ دەسەڵاتێکمان نییە. ئێستا ئێمە بووین بە ژن، بووین بە پیاو بۆ منداڵەکانیشمان. ئەم کچەم هەیە، هەر کەسێک دەبینێت لەسەر شەقام هاوار دەکا باوکە بێبەشە لە سوزی باوک. کەس ئاوەڕمان لێ ناداتەوە، تەنها خوای گەورەمان هەیە. منیش بۆیان بوومەتە باوک و دایک. ئەم کوڕم دەڵێت دەمەوێت کە گەورە ببن بە پارێزەر. پێی دەڵێن بۆچی دەتەوێت ببی بە پارێزەر؟ دەڵێت تاوەکو و ناسنامە دەربکەم بۆ ئەوانەی کە بێناسنامەن خەونی پێوە دەبینن. شەش ساڵە بە فەرمی شەڕی داعش کۆتایی هاتووە، بەڵام شوێنەوار و دەرهاوێشتەکانی ئەو جەنگە تا دێ زیاتر دەردەکەوێ. بە جۆرێک هەمووان کۆکن لەسەرەوەی کە منداڵان قوربانی یەکەمی ئەو جەنگە بوون. هەمومان ئەزانین دەرکەوتەکانی شار دوای شەڕ بەدەردەکەون، بە تایبەتی ئەو کارە ساتانەی کە مرۆڤەکان لێی زەرەرمەند دەبن. گرنگترینیان منداڵ و ئافرەتەکە زۆر زەرەرمەند دەبێت لە شەڕدا. ئێمە لە کاتی شاردا ئەو شتانە نابینین، زیانەکانی ڕۆژانە دەبێنێت، بەڵام ئەوانە دەرهاوێشتەی شەڕن. هەموو جار دەرهاوێشتەکان زیانەکانیان گەورەتر بوونە لە دەرهاوێشتەکانی لە کاتی شەڕدا کە کۆمەڵگاکە یان وڵاتەکە لێی زەرەرمەند دەبێتن، چکو ئەمانە ئینسانینە، ئەمە لەسەر تاکەن. ئێستا ئەبینین کە ئەم زیانانە کە بەداخەوە ئەگەر ئیشێکی جددی تێدا نەکرێتن هێشتا زەرەرەکان گەورەتریش دەبن. بۆیشە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی جگە لەو ئیشە چڕوپڕێککە ئێمە لێرە کردومانە، چکو ئازیزانی کە سوودمەندن لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانی زیاتر لە ١٩٠ دانیشتوانی هەرێمی کوردستان هەبێ ئەو حەقیقەتە بڵێن. یان بۆ نمونە ناوچەکانی دابڕێنراون بە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان لە هەرێمی کوردستاندا. بەپێی داتای نەتەوە یەکگرتووەکان 45,000 منداڵ لە عێراقدا بێناسنامەن. بۆ هۆیەوە بەشێکیان بێبەش بوونە لە خوێندن. نورەدین کوڕە گەورەی ئالایە. وەک دایکی ئاماژە پێدەدات تووشی نەخۆشی دەرونی بووە بەهۆی بینینی دیمەنە تراژیدیەکانی جەنگەوە، بە تایبەتی ساتی کوژرانی باوکی. نورەدین نمونەیەکە لە هەزاران منداڵی توش بوو بە نەخۆشی دەرونی. نورەدین بینی کە باوکی چۆن مرد، خاڵۆکانی هەمویانی بینی. ئێستا دۆخی دەرونی ماندووە، بەردەوام بیری دێتەوە، دووبارەی دەکاتەوە. ئەم کچەشم دراوسێکەمانی بینی کە چۆن خانۆکە بەسەریاندا ڕووخا، هەندێک جار باسی دەکات. جاروبار فڕۆکە لێرە تێپەڕێت، دەترسن، هەمویان دەستم پێوە دەگرن. خراپی ژیانی نێوکەمپیش هێندەی دیکە دۆخی دەرونی منداڵانی شێواندووە. هەندێک جار خەون دەبینم، خەونی ناخۆش لە نیوە شەودا هەڵدەستم، شەڕ دەکەم، نازانم چی بکەم. قورئان دەخوێنم، موعەویزات دەخوێنم، نازانم چی بکەم. چوون بۆ لای دکتۆری دەرونی، هیچ نەبوو. نەیتوانی کێشەکەم چارەسەر بکات.
بینیم باوکم چۆن گۆشتی پارچە پارچە بوو. دراوسێکەمان خانوەکەیان داڕۆخا، منداڵێکی بچووشیان هەبوو. هەموو شتێک دەبینم، خوێن، ئاگر، خەڵک. ئێمە ئەو کاتە لە مووسڵ بووین. دراوسێکەمان منداڵێکی شیرەخۆریان هەبوو. بەربردومان کەوت. تا ئێستاش هەمومان خەفەتی بۆ دەخۆین. سوێن بەخوا من شەوانە سەر دەخەمە سەرسەرین هەموو شتێکم دێتە پێش چاو. ئەو منداڵانە چی بکەن کە ئەو شتانیان بینیوە؟ خەونی زۆر ناخۆش دەبینن. ئێمە دەڵێن بەهێزین بە پشتیوانی خوای گەورە، بە سوێن بەخوا هێزمان نەما. هێشتا ئەو منداڵانەی کە تەنها باوچیان لەدەستداوە دۆخیان باشترە لەوانەی کە بێدایک و باوکمانێتەوە. نجود عەلی بەم تەمەنەوە ئەرچی بە خێوکردنی نۆ منداڵی بێدایک و باوکی دوو کوڕەکەی کەوتۆتە ئەستۆ. نازنامەی منداڵانی کچەکەم کۆن بووە. ڕێگە نادەن بگەڕینەوە، دەڵێن ئێوە داعشن. باشە، داعش چوون و کوژران، ژن تاوانی چییە؟ ئێمەی ژن لەسەر خێری خێرخوازان ماوینێتەوە. هاوکاریمان دەکرێت. هەندێک جار ئەوانەی کە پارەدارن پارەمان بۆ دەنێرن. کاتێک داعش هات هەموو جۆرێکیان لەگەڵدا بوو. خۆ تەنها کوڕەکەی من نەبوو. ئەوە تا ناتوانین بگەڕێینەوە. نازنامە بۆ منداڵەکان دەربێنین لە مووسڵ. وەک خۆیان ئاماژەی پێدەدەن، هەوڵەکانی حکومەت بۆ چارەسەرکردنی دۆخی منداڵانی بێباوک و دەرکردنی ناسنامە بۆیان لە ئاستی بەرپرسیارەتیدا نییە. بەڵام حکومەتی نوێی عێراق وەک کابینەکانی پێشخۆی بەڵێن دەدات کە ناسنامەیان پێ بدات. هاوکاری هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ تاکو بە ژێرێ پێویست ناسنامەیان پێ بدرێت. ناسنامەی فەرمی لە عێراق بریتە لە ناسنامەی باری شارستانی بۆ هەر کەسێک کە دایک و باوکی عێراقی یان یەکێکیان. دەکرێت بە فەرمانی دادوەرولایانی باڵادەست لەم کێشەیە لە پارێزگاکەی خۆی ناسنامەی پێ بدرێت. چاوەڕوانی دەست پێکردنی ئەم کارین چونکە ماوەیەکی زۆری خایاند. بەڵام ڕوانگەیەکی نوێ هەیە لە کارنامەی حکوومەتی ئێستا بۆ ساڵی 2023 کە پێک دێت لە حکوومەتی بەڕێسوودانی تێیدا هاتووە دەبێت چاودێری دۆخی ئاوارەکان بکرێت و بە پێی پێویست کار ئاسانیان بۆ بکرێت کە لە نێویاندا پێدانی ناسنامەیە بۆ ئەو منداڵانەی کە ناسنامەی فەرمیان نەماوە. خراپی دۆخی دارای عێراق 1 ملیۆن منداڵی خستوۆتە سەر شەقام. زۆربیان منداڵانی بێباوکن و بێسەرپەرشتن. بەشێکیان کار دەکەن و بەشێکی دیکەشیان بەکار دەهێنرێن بۆ دەرۆزەکردن. لایەنە پەیوەندیدارەکان مەترسی ئەوە دەخەنە ڕوو کە ئەگەر دۆخی داراییان چارەسەر نەکرێت ڕەنگە لەلایەن گروپی هێزە چەکدارەکانەوە بەکار بهێنرێن. لە عێراق ژمارەیەکی زۆری منداڵی بێباوکمان هەیە لە شوێنە جیاجیەکان و خێوەتگاکان. بەداخەوە بەشێکیان بەکاردێنرێن بۆ دەرۆزەکردن یان بەکاردێنرێن لە ململانەی چەکداریدا، هەیانە بەکارهێنراون لەلایەن مافیاکانەوە بۆ ئەنجامدانی تاوانی ڕێکخراو. لە کۆتاییدا هەموو ئەوانە پێشێلکاریە دژ بە منداڵان بەکاردێنرێت. داواکاری لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە عێراق کە ڕێشوێنی تایبەت بگرنە بەر لەسەر و کێشانە دەست بە جێبەجێکردنی و بەندانە بکەن کە لە ڕێکەوتنەکان و دەستوری عێراقدا هاتووە. ئەمانە
خامێکن لە بەردەستی هەر لایەنێکدانە بەداخەوە ئەتوانێت بەکاریان بێنێ بۆ بابەتی ئابووری حتا بەداخەوە یعنی بۆ کاری تونڕەویش ئەکرێت بەکار بهێنرێن ئەو منداڵانە چکو منداڵێکی بێسەرپەرشتە. بۆیشە بەڕاستی ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئێمە و ئامارەمان لا هەبووە ئێمە لەگەڵ حکوومەتی عراقی باسمان کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان باسمان کردووە حتا لەگەڵ ڕێکخراوە دۆستەکان لە ئاستی جیران مەسەلەن ئەمە ڕەوشی عێراق ئێرانی پێیوە پەیوەستە تورکیای پێوە پەیوەستە سووریای پێوە پەیوەستە کوێتی پێوە پەیوەستە وڵاتانی عەرەبی هەموو پێیوە پەیوەستە. لە ساڵی 1994 عێراق واژۆی لەسەر ڕێکەوتنامەی مافی منداڵان کرد. بەڵام تا ئێستا هیچ پرۆژە یاسایەک دەرنەکرا تایبەت بە پاراستنی مافی منداڵان. لە 1 حوزەیرانی 2021 مستەفا کازمی پرۆژە یاسایەکی ناردە پەرلەمانی عێراق کە تایبەت بوو بە مافی منداڵان، بەڵام پرۆژە یاساکە لە پەرلەمان پشتگوێخرا بەهۆی ململانەی سیاسی. کاتێک مرۆڤ بوون لە دەست دەدەیت هەموو شتێک دەکەیت. بەداخەوە بەشێک لە لایەنە سیاسەکان مرۆڤ بوونیان لە دەست داوە، هەست بە بەرپرسیارەتی ناکەن، متمانەی ئەو دەنگ دەرەی لە دەست داوە کە دەنگی پێداوە و هێنایە پەرلەمانەوە. بۆیە گەیشتین بەم دۆخی ئێستا. ئابووریمان لە دەستدا، ئاسایشمان نەما، مافی منداڵانیشمان نەما لە عێراق. فقد حق الطفولة بالعراق. لە نێو منداڵانی بێباوکدا کچان زیاتر دەبنە قوربانی. لە ترسی برسیەتی و بەرپرسیارەتیدا زۆربیان لەلایەن دایک یان مام یان کەسە نزیکەکانیانەوە پێش تەمەنی یاسای خۆیان بەشوو دەدرێن. ئالا محەممەد یەکێکە لە قوربانیەکان. لە تەمەنی 15 ساڵیدا بەبێ بوونی گرێبەستی یاسایی لە نێو کەمدا بەشودرا. بەڵام هەرزوو لە هاوژینەکەی جیابوویەوە. هاتینا بادوش، دواتر بۆ تەڵعەفەر، پاشان بوو بە شەڕ و بۆردمان، هاتین بۆ کەمپی غازر. لێرە ماینەوە، بەڵام بێ کەس بووین و کەسمان نەبوو مەسروفمان بکات. ئێمە شومان کرد، من و خوشەکەم. داواکارم هات و دایکیشم وتی ئێمە کەسمان نییە، تۆ بۆچی ڕازی نابی و منیش ڕازی بووم، بەڵام نیەتم نەبوو شو بکەم. پاش هاوسەرگیری کێشەمان بۆ دروست بوو، تا ماوەیەکی زۆر کێشەکانمان بەردەوام بوو. هیچی بۆ ساف نەدەکردم، وتم گیان بکەوە، ڕازی نەبوو گیان بکاتەوە. تەلاقی دام و ڕۆیشت. ئێمە شاتوین بۆ ئەم کەمپە، دەترسین نەتوانین بۆ هیچ شوێنێک بچین، نە بۆ مووسڵ، نە بۆ حەمام عەلی و بۆ هیچ ناوچەیە. ڕەنگە بۆ هەولێر بتوانین، بەڵام پارەم نییە ئەگەر بمانەوێ بڕۆین. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پێیان وایە کێشەی منداڵانی بێباوک لەگەڵ گەورەبوونیان گەورەتر دەبن. هەوڵەکانیش بۆ باشترکردنی دۆخی دەروون و ئابووریان لە ئاستێکی زۆر خراپدایە.